لە ئیداری سەربەخۆی سۆران بۆ مانگی ڕەمەزان ئێمە خواردنمان زیاتر بۆ 3000 قوتابی خوێندکاری زانکۆی سۆران و کۆلیژی پەیمانگای تەکنیکی سۆران و ڕواندز و مێرگەسۆر و چۆمانیش دابین کردووە بە سپۆنسەری و هاوکاری کۆمپانیای کابین گروپ ئەم خواردنە ئامادەکراوە و بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ دەستەی سەرۆکایەتی زانکۆی سۆران و پەیمانگاکان. ئیدارە و زانکۆی سۆرانیش هەوڵمان داوە زیاتر لە خوێندکار و قوتابیانە نێزیک بین لە کاتی بەربانک تا زیاتر سوود لەو دەرفەتە وەربگرین. من لێرەوە هەر بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران و زانکۆی سۆرانیش سوپاسی ئەو کۆمپانیایان دەکەین کە هاوکار بووینەوە و سوپاسی ئەو خێرخوازانەش دەکەین کە ئێمە بەدەر لەوەی ئامادەکردنی ئەم خواردنە سەبەتی خۆراکش بەسەر قوتابیانی بەشە ناوخۆیەکان دابەش کراوە. ڕۆژانە ئەم خواردنە لە ناو کەمپی زانکۆ ئامادە دەکرێت. ئەم خواردنە لە 11ی ڕەمەزانەوە دەستی پێکردووە و بەردەوامیش دەبێت تاوەکو کۆتایی مانگی ڕەمەزان کەواتە بۆ ماوەی 15 ڕۆژ خواردنەکان بە بەردەوامی لە ئێواران بۆ قوتابیان هەمووی ئامادە دەکرێت و پاکێش دەکرێتن و دەگەیەنرێتە هەموو باڵەخانەکانی بەشە ناوخۆیەکانی زانکۆی سۆران و کۆلێژی تەکنیکی سۆران. قوتابیانی ئێمە جیاواز لە هەموو زانکۆیەکانی تر هاوکاری زانکۆیەکەی خۆیانن بەبێ ئەوەی کە ئێمە پێیان بڵین بە خۆیان ڕۆژانە تیمی 50 هەتاکو 100 کەسی دروست دەکەن بۆ ئەوەی بێن یارمەتی ئەو کۆمپانیا بدەن کە خواردنی دابین کردووە و ڕۆژانەش هەمویان لێرە خۆشبەختانە ئامادەنە و هاوکاریەکان بەڕاستی جێگەی ڕێز و تەقدیری ئێمەنە. أكبر الله زۆر پێویست بوو بۆ قوتابیانی زانکۆی سۆران بە تایبەتی قوتابیانی داخلی چونکە ئێستا قوتابیانەکەوە ئیمتیحانیان هەیە و ناتوانن خواردن ئامادە بکەن و ناتوان خواردن ئامادە بکەن و بە هەموو شتێکڕان ناگەن بە تایبەتی ئەوانەی کەوا دەرسیان زۆرە و ئەمە کاری قوتابی زۆر ئاسان کردووە.